پاڵەوانێتی تایكواندۆی یانەکانی هەولێرە کە یەکێتی تایكواندۆی هەولێر بە هاوکاری کۆمپانیایەکی کەرتی تایبەت هەستاوە بە ئەنجامدانی جگە لە یانەوە هۆڵەکانی هەولێریش چەندی پێک لە دەرەوەی پارێزگای هەولێریش بەشداری پاڵەوانێتیەکەیان کردبوو. پاڵەوانێتەکەش بە سیستەمی ئەلیکترۆنی ئەنجامدرا. ئەو دەتوانین کەم پاڵەوانێتیە کەوا لەسەر سیستەمێکی نوێ و جوان دەمانەوێت و خۆشتان دەبینین کەوا لە شوێنێکی کراوە ئەمە بانقەس ئەو شوێنەما هەڵبژاردووە بۆ ئەوەی ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە لە نێوان یاریزانەکان و ڕاهێنەرەکان. ئەو پاڵەوانێتیە 13 تی بەشداری کردووە لە سنووری پارێزگای هەولێر و هەروە لە دەرەوەی پارێزگای هەولێریش تەنیانەیەک بەشداریکردن لەوە پاڵەوانێتیە و لە 8 کێش بۆ کوڕان ئەنجام درراوە لەگەڵ 2 کێشی ئۆلمپی بۆ کچان بەشداریان نزیکەی 75 یاریزان بەشداری لە پاڵەوانێتیان کردووە. 75 یاریزان لە 13 یانە بەشداری پاڵەوانێتیەکەیان کردبوو. ڕکابەریەکانی پاڵەوانێتیەکەش بۆ 8 کێشی ئاستی کوڕان و 2 کێشی ئۆلمپی ئاستی کچان بەڕێوەچوو. دوجاریانەی خەبات بۆ پاڵەوانی پاڵەوانێتیەکە و پلەی دووەم و سێمیش بۆ بەشی لاوانی شەمامک و یانەی بروسک. لای خۆشیەوە یاریزان شاهین ئەحمەد بووە پاڵەوانی پاڵەوانێتیەکە. پاڵەوانەکە زۆر بەخۆتە ئەوانەشی کە بەشداریان کردووە هەڵبژاردووە یعنی ئەتوانم بڵێم کە پاڵەوانەکەت هەتا ڕادێکی زۆر بەهێزە و بەخۆتە ئیتر ئێمەش پشت بەخوای گەورە هاتوین بۆ ئەنجام هاتوین وشاڵا بە ئەنجامە گەڕێنەوە کەلار. نەبوونی پاڵەوانێتیەکان لە بۆ یاریزانەکان شتێکی زۆر ناخۆشە. ئێستا کە پاڵەوانێتیەکان بوویتەوە بەدابێت ئەو پاڵەوانێتیەکەم پاڵەوانێتی کوردستانە بەڕێوە دەچیانی جێگای زۆر خۆشیە لە بۆ هەموو وەرزشوانان. هیوادارم پاڵەوانێتیەکان ترکەش بەردەوام بکرێتەوە لەسەر ئاستی عێراق و ئاستەکانی دیکە ینی ئەوە یاریی زۆر باشە شتێکی زۆر باشە کە دەستیان پێکردیە. هەتا ئاستەک لە پاش ئەوەی کە نەخۆشی شتەکە کەم بیتەوە ئەمەش خۆمان حازر کردیە لە بۆ پاڵەوانێتیەکە. سازکردنی ئەم پاڵەوانێتیە لە کاتێکدایە بەشێکی زۆری وەرزشوانان لە یاریە جیاوازەکان بەهۆی کاریگەریەکانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە بەشداریکردن لە خول و پاڵەوانێتیەکان دابڕاون. ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیەش دەبێتە ڕێگە خۆشکەر بۆ یەکێتیا وەرزشەکانی تریش بۆ ئەوەی ئەوانیش بتوانن لە ژێرمەرج و ڕێنماییە تەندروستیەکان خول و پاڵەوانێتیەکانی خۆیان ئەنجام بدەن. ئومید ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.